دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی بڕیارێکی لە بەرژەوەندی عێراق دەرکرد و بڕیارەکە دەکرێت بڵین عێراق تێیدا براوەیە ئەویش بەوەی چی دیکە تورکیا ناتوانێت لە ڕێگەی بەندەری جێیهانەوە هیچ مامەڵەیەکی نەوتی لە هەرێمی کوردستان یاخود لەگەڵ هەرێمی کوردستاندا ئەنجام بدات بە تایبەتی ئەو ڕێڕەوە ئەو ڕێگایی کە لی دەچێتە نێو بەندەری جیهان و مامەڵەی نێودەوڵەتیشی پێوە دەکرێت لەسەرم بابەتە کاریگەری چی دەبێت لەسەر گرێبەست و مامەڵەکان لە هەرێمی کوردستان و کاریگەری چی دەبێت بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە نیمچە سەربەخۆییەکیە لە زۆر پرس بە تایبەتی مامەڵەکانی تایبەت بە نەوت و وزە لەسەر ئەم بابەتە و کاریگەری لەسەر ناخۆی عێراق لەسەر ناخۆی هەرێمی کوردستان چی دەبێت و کاریگەری بڕیارێکی لەم جۆرە لەسەر ئاستی جیهان ئەو کۆمپانیانی لە ناو هەرێمی کوردستاندا بوونیان هەیە حکومەتی هەرێم چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ پرسێکی لەم جۆرەدا بکات لەگەڵ بەڕێز ڕێبوار محەممەد کە بەڕێزیان ماستریان هەیە لە یاسای نەوت و غاز گفتوگوی زیاتر لەسەرم بابەتە دەکەین کاک ڕێبوار زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس زۆرستان ئێوە چۆن ئەم بڕیارە هەڵە سەنگێنن چ بۆ عێراق چ بۆ هەرێمی کوردستان و لەو نێوەندەشدا بێگومان تورکیا بەڵێ زۆر سواس بۆ میوانداریتان لە ڕاستیدا ئەم بڕیارە لەم کاتەدا هەرچەند ماڵپەڕی ئەرگۆسی میدیایی بەریتانی بڵاوی کردەوە تا ئیسا هیچ پەرچەکردارێک یان ڕوونکردنەوەیەک چ لەلایەن عێراق و تورکیا و هەرێمی کوردستانەوە نییە بەڵام بەپێی ئەوەی زانیاریەکانی پێشووی ئەم و پێوەی پسپۆڕین بوارایە من دەتوانم شیکاریەک بۆ ئەوکەم کە با بڵێن ڕەهەندە یا کاریگەریە ناوخۆیەکانی هەرێمیەکانی نێودەوڵەتەکانی ئەم بابەتە چۆن ئەکەوێتەوە لە ڕاستیدا دەرچوونی ئەم بڕیارە لەم کادا چووکە لە مانگی حوتی ساڵی 2022 ئەوەی کە زانیاریمانە بێت ئەم بابەتەکانی هەنگاوەکانی تەواو بوون بەڵام ڕانەگەنا بەڵام لە ئێستاتا بەو شێوە لەلایەن ئەم ماڵپەڕە بڵاوکراوەتەوە بە بۆچوونی من بابەتی بڵێن هەرێمیدا تری تێدا داخل بۆ ئەوەی کە تورکیا ئێستا لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووسازایە و حکوومەتی ئاکەپە لە دۆخێکی با بڵێن قورسایە و ئەم هەڵبژاردنە بۆ ئەو زۆر چارەنووساسەوە تەنانەت سەرۆکی تورکیا ئەوەی ڕاگەیان کە میدیا بەریتانی و ئەمریکیەکان بە تەواوی هێرشەکەنە سەریان من وا هەست دەکەم کە ئەم بابەتە لەم میدیا بەریتانیەوە بڵاوکراوەتەوە هەست دەکەم ئەمەش بەشێکە لەو جەنگە دەرونیە یا ئەو جەنگە ڕاگەانەی کە بەرامبەر تورکیا ڕاگەانداوە ئەمە وەکو با بڵێن بابەتەکە ئەم گرێبەستە با بڵێن ئەم گرێبەستەی کە تورکیا و هەرێمی کوردستان کاتی خۆی کردویانە لە کۆمپانیایەکی بەریتانی لە نێوان هەرێم و تورکیا بە 40 میلیۆن دلار ئەم گرێبەستەی کردومە گرێبەستێکی یاساییە و ئەمە ڕەهەندی خۆیە و تورکیا ناتوانێت بە ئاسانی دەستبەرداری ئەم گرێبەستە بێکە لەگەڵ هەرێمی کوردستانە کردوێتی و ئەم بابەتە هەروە بە سانایی دروست نەبووە بۆچی لەبەر ئەوەی کە ئێمە بگەڕێنەوە بۆ دەستوری هەمیشەیی عێراق مادەی 111 و 12 دەستور ڕێچەکەی دیاری کردووە بەڵێ باشە کاک ڕێبوار بەڵام بەرلەوە بەلێ بچینە ناو یاساکانی عێراقەوە و ئەو مافەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستهێناوە نیمچە سەربەخۆیە کۆمەڵێک پرسی تایبەت بە نەوت و وزەیە دەمەوێت بزانم تورکیا چاوەڕێ دەکرێت وەڵامی چی بێت بۆ بابەتێکەوە و زیانی چی دەبێت بۆ خودی تورکیا بڕیارێکی لەم جۆرە بەڵێ لە ڕاستیە تورکیا لە ساڵی 1973 1975 2010 سێ جار ئەو گرێبەستەی نوێ کردوێتەوە کەوا دەبێت لە ڕێگەی بۆری کەرکووک جەیهانەوە نەوت هەناردە کورێەوە تورکیا لەگەڵ عێراق و بابەتەکە بەڵام لە ساڵی 2009 تورکیا سەربەخۆ ئەم گرێبەستەی پێشێل کردووە و بۆری خورمەڵە بۆ زاخۆیە بۆ فیشخابور ئەو بۆری ڕەبت کردووە بە بۆریەکەی عێراقەوە کە لە دیوی تورکایە و بۆریەکەی عێراقی تەر کردووە بۆیە ئەمە وەکو گرێبەست وەکو لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئەمە پێشێلی ئەو گرێبەستەی کردووە کە لە نێوان تورکیا و عێراق هەیە باشە کە تورکیا گرێبەستەکەی کردووە تورکیا مامەڵەکەی کردووە نایاساییە نایاسایە عێراق دەکەوێتە کوێی بڕیارێکی لەم جۆرەی نایاسایە یعنی ئەگەر سزا هەبێت سزاکە بۆ ئەمریکا چی دەبێت و سزاکە بۆ عێراق چی دەبێت هەر گرێبەستێک کە دوو لایەنەکەن ئەو لایەنەی کە هەڵی ئەوە شوێنێتەوە سەرپێچی ئەکات ئەبێت باجی قەرەبووی ئەو سەرپێچی بدات لێرەدا عێراق داوای ئەوەی کردووە 25 تا 30 میلیارد دلار وەکو قەرەبوو و ڕاگررتنی نەوتەکە لە هەرێمی کوردستان ئەمە لێرە تورکیا لە ئێستادا بە قەنەعەتی من ئەم بابەتە زۆر قورسە سەر تورکیا کە چونکە حکوومەتی ئاکەپە لە مانگی 5 هەڵبژارد نەکرێەوە لە بەردەم هەڵبژاردنایەوە پێم وایە نتوانێت بچێتە ژێر بابەتێکی وا و ئەگەر رازیش بێت لەسەر بابزەی ئەنجامی هەڵبژاردنەکان دەکەوێتەوە بۆیە بە قەنەعەتی من ئەکەوتە دوای هەڵبژاردنەکانەوە هەر هەنگاوێکی تورکیا چونکە رازی بوون و لە بابەتەکە بڵاو کراتەوە کە تورکیا دەڵێ من رازی بەڵام قەنەعەتم نییە حکوومەتی ئەردۆغان بتوانێت بچێتە ژێرباری ئەوەی لە بەردەم هەڵبژاردنێکی چارنووسازا بڵێ من ئامادەم
قەرەبووی 25 میلیارد تا 30 میلیارد دلاری عێراقەکەمەوە لە کاتێکە ئابووری ئابووری وڵاتەکەیشی لە داڕوخانایە و ئەو دەستکەوتەی کە ڕۆژانش لە هەناردەی نەوتی هەرێمی کوردستانەوە کە ڕۆژانە زیاتر لە 400,000 بەرمیل نەوت دەڕوات و تورکیا کرێی باڵێن گواستنەوە و فرۆشتن و ئەمانەی دەسەکەوێت ئەمەش بەخۆی داهاتێکی باشە بۆ تورکیا لە کاتێکی ئاوا بەڕاستی زەربەیەکی گەورەیە کە لە ئابووری تورکیا و لە حکوومەتی ئەردۆغانە درێت بۆیە قورسە تورکیاوا بە ئاسانی بێتە ژێر باری جێبەجێکردنی بڕیارێکی عێراق توانێت لە بەرامبەر بڕیارێکی لەم جۆرەیە و سەرپێچی کە تورکیا کردوێتی لایەنە یاساییەکە لە ڕووی یاساییەوە بتوانێت کەیسەکە بجوڵێنێت یاخود ئەو مافیکە ئەو 25 میلیۆنە بتوانێت وەربگرێت لە تورکیا خۆی بڕیاری دادگای نابژیانی بڕێوەکو بڕیارێکی با بڵێن وەکو ناوخۆی خۆمانێک کە محکەمەیەک بڕیارێک دەرەکات و دەنێرێ بۆ تەنفیز لە ڕێگەی پۆلیسەوە کەسەکە بانکەن و جێبەجێکن بەسەریا مەسەن لە بابەتی مادیەوە ئەو قساکە جەرایم وانەوە دادگایەکە با بڵێن بڕیارێکی داوا ئەوە دەبێتە سەر ئەوەی کە التیزاماتی تورکیا لە بانکی دەولی و لەو شوێنانەی کە ینی چی هەیە بتوانێت لە ڕێگەی بانکی دەولیەوە ئەو باڵێن ڕسیدانەی هێتی ئەو پارانەی هێتی لێوە لێ وەربگیرێتەوە بۆ عێراق ئەینا عێراق ناتوانێت ڕاستەخۆ ئەم بڕەپارە کە داوای کردووە لە تورکیا وەرگێتەوە لایەکی ترشەوە بابەتی هێناردەکردنی نەوتەکە و ڕاگررتنی نەوتەکە خۆ عێراق لەگەڵ باڵێن تورکیا لەگەڵ عێراق ئەو عقدەی کردووە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو عقدەی نەکردووە کە نەوت دەبێت لەگەڵ لە کەرکووکەوە هەنار دەکرێت ئەمەش بۆ خۆی دەتوانێت ڕێگای تری بۆ بدۆزرێتەوە کە نەک لەو بۆریەوە یا بە تەنکەر یا بە شێوازی تر دەتوانرێت ئەو بکرێت بۆیە عێراقش دەکەوێتە بەرامبەر کۆمەڵی بەرپرسیارەوە چ لە بەرامبەر هەرێمی کوردستان وەکوەوەی کە دەستوورە و حەقی پێبەخشیوە مادەی 111 و 12 کاتێک کە تۆ ڕێ لە هەرێمی دەسوود جێبەجێ ناکەیت و ڕێ لە هەرێم دەگری کە نەوت بفرۆشێ بەسەر بەخۆ لەو بەیناخۆ ئەبێ چارەسەرێ بۆ دۆز و حەق و مافی خەڵکی کوردستان بدۆزرێتەوە. پێتان وایە لە بڕیارێکی لەم جۆرەیە ئەو دادگانی و دەوڵەتی ڕەچاوی ئەم مۆزای عێراقی نەکردبێت کە هەرێمێکی سەر بەخۆی لە نێو دەستوری عێراقدا ئەم جۆرە مافەدراوە بەم هەرێمە بەدڵنیایەوە ئەو سەیری گرێبەستەکە کە لە نێوان عێراق و تورکیا کراوە لە ڕوانگەی ئەو گرێبەستەوە بڕیار دەدات کاتۆ مەترسی بۆ دەستوری ژەبێت لە داهات بەدڵنیایەوە ئەمە بەچی شوبهانۆ بە تۆپێک تەلی دەرگاوی کە خۆی ئاڵۆزە کاتێ دەی ئاڵسکێنی ئەوەندەی تر دە ئاڵسکێت بۆچی پێم وتی ڕەهەندی ناوخۆی هەیە هەرێمی هەیە نێودەوڵەتیش یعنی سەر ڕەهەندە ناوخۆییەکان هەرێمیەکان و نێودەوڵەتیەکان بەڵام بەر لەوەی بچینە سەر ئەم سێ بابەتە ئەمێ بزانم دادگای فیدراڵی ماوەیەک بەر لە ئێستا لە 2022 بڕیارێکی دەرکرد تایبەت بە فرۆشتنی نەوت و نەوت بە دیاریکراوی هەرێمی کوردستان و فرۆشتنی بە شێوەیەکی سەربەخۆ ئەم بڕیارێکی ئێستا لەرم دادگانەوە دەوڵەتیەوە دەرکراوە چ کاریگەریەک لەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵیە دادگای فیدراڵی با بڵێن بەرزترین دادگایە لە عێراقا بەڵام بڕیارەکەی بە قەناعەتی من و کەسێکی هەم یاسایی لەبەرەوەی من ماسەرەکەم لە گرێبەستی نەوت و غازایە دیوێکی یاساییە دیوێکی ئابووریە پسپۆڕەکەی من دیوە یاسایەکەی دادگای فیدراڵی بڕیارێکی زاڵمانەی دژی هەرێمی کوردستان دەرکرد بۆچی لەبەر ئەوەی کە نەهات وەکو دەستور کە نەخشە ڕێگاکەی دیاری کردو بڕیارەکە دەرکات ئەوەی لە دژی هەرێمی کوردستان بوو بڕیارەکەی دەرکرد ئەوەی لە قازانجی عێراق بوو دەریکرد بۆیە دەبوایە هاوسەنگ بێلایەنانە کە دادگای فیدراڵیە و بەرزترین ئاسی بڕیاردانە دەبوایە بە هاوسەنگی چۆن هەرێمی ناچار کردووە گرێبەستەکان یاساکەی هەڵەشێنێتەوە و گرێبەستەکان بداتەوە بە عێراق و چێکی بۆ بکرێتەوە بگۆنجێ لەگەڵ سیاسەتی عێراقا و داهاتەکە تەسیم کرد وایە عێراقشی ناچار بکردایە پابند کرا بە چی بەجێبەجەکردنی مادەی 111 و 12 مادەی 112 کۆمەڵێ نەخشە ڕێگای دیاریکرۆ کە بێ حکوومەت و پەرلەمانی عێراقی هەڵسن پێ یەکەم دەرکردنی یاسای نەوت و غازی فیدراڵی تا ئێستا حکوومەتی عێراقی لە 2005ەوە ئەم یاسای جێبەجێ دەرنەکردووە شتێکی ناقانون نییە بەدڵنیایەوە حکوومەتی عێراقی بەرپرسیاری ئەم قەزەیە کە ئێستا دروست بووە دوو دەرکردنی یاسای دابەشکردنی داهاتنەوتیەکانی عێراق کە حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق بەرپرسن دوو خەرەبووکردنەوەی هەرێمی کوردستانیا ئەو ناوچانەی کە بەدەستی ڕژەمی بەعس وێران بوون لە یاسای بوجا بە بڕێکی دیاریکراوە بە کاتێکی دیاریکراوە حکوومەتی هەرێم چۆن دەتوانێت سود لەم بابەتە وەربگرێت بەدڵنیایەوە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە حکوومەتی عێراق ئەم بابەتەی وروژان و بە بڕیارەکە دەچۆ پێ ئەو ماڵپەڕە ئەو کاتێ حکوومەتی عێراق دەبێت بکوێتە گفتوگۆ با بڵێن بە پشتیوانی لاین نێودەوڵەتی ناتوانێت ئەم سێ خاڵی کە جەنابە باسی لێوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە دادگا ئەویش بە هەمان شێوەتانی هەبێت من پێم سەیرە ینی بۆ حکوومەتی عێراقی
دادگای فیدرالی کردو بە کارتێک دژی کورد بۆ کورد ئەم دادگان بەکارنایێنێ بۆ نایخاتە مووقیفەوە بۆ شکات ناکە بۆ جێبەجێکردنی مادە 111 بۆ سکالا تۆمەر ناکە بۆ مادەی 140 بۆ 144 مادەی دەستوری هەیە ئەم حکوومەت هەرێمی کوردستانە تا ئێستا نەک مادەیەک بڕگەیەکی جێبەجێ نەکراوە لە قازانجی هەرێمی کوردستان کە 23 مادەیان بە ئاشکرا باسی مافی کوورد دەکات بۆ ئەم هەرێمی کوردستانە بە پەرلەمان و بە حکوومەتی و بە مافناس و بە حقوقی و بەدار و بەردێەوە ناچن لەم محکەمە سکالای تۆمارکەن بەڵام ئەوان بە پێچەوانەوە هەموو هەنگاوێکی ئەمە سکاڵاکی لەسەر تۆمارەکەن و بەدژیم ینی ئەمە پرسیارێکی سیرەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ داوای مافی خۆی ناکات لە ڕێم دادگا باوەڕی بەو دادگانیە ئەی بۆ کۆمەڵی بڕیاری جێبەجێکە بۆ کۆمەڵی بڕیاری جێبەجێکە بۆ کۆمەڵێکی جێبەجێ ناکات لەبەرەوە بە قەناعەتی من ئەو بڕیاری کە لە 15/2/2022 دادگای فیدرالی دەریکرد بڕیارێکی زاڵمانە و سیاسیانە بوو ئامانجەکەی ئەو بوو کە کورد نائیندە نتوانێت غاز هەناردە بکە گرێبەسی غاز ئەنجامدا نەک مەسەکەنەوت بوو بۆیە هەتا ئێسێش نەیتوانی هیچ شتێک نە بەرامبەر کۆمپانیای نێودەوڵەتەکان بکە و هیچ شتێک لە مەسەلەی هەرێمی کوردستان بگۆڕێت کاک ڕێبوار ئەم بڕیارە نێودەوڵەتی کە دەرچووە کاریگەریەکی لەسەر سەربەخۆیی هەرێمی کوردستانە بێ بەڵێ خۆی بڕیارەکە ڕاستەوخۆ لە نێوان عێراق و تورکیایە بەڵام بەڵام لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستانیش دەبێت وەکو باسم کرد بڕینی بۆریەکە یعنی کۆتایی هێنانی پرۆسەی هەناردەکەی نەوت باشە کە عێراق بتوانێت ئەم بۆریە خەتەکاوە نەوت هەناردەکات ئەی هەڵوێستی بەرامبەر کۆمپانیای نێودەوڵەتەکان چییە کە ئیتیفاقی واشنگتن لە ساڵی 2015 عێراق ئیمزای کردو کاتێک کەسێک لە نێوان هاوڵاتێکی بیانی و بەرهێنێکی بیانی و دەوڵەتێکی تر دروستە بێت ئەبێت لە دادگاکانی دەرەوە یەکلایکرێتەوە نەک دادگای ناخۆ هەر بۆیە لە 15/2022 عێراق نەیتوانی دەست بۆ کۆمپانیا سەرەکی گەورەکان ببات کە گرێبەسی نەوتیان کردووە ئەوانەی کە دۆزینەوە و هەڵکردن و هەناردەکردن و باڵێن ئەم پرۆسسیان بەدەستە دەستی بۆ کۆمپانیا خزمەت گوزاریەکان برد بینیمان کۆمەڵی کۆمپانیا بوو دەستی بۆ بردن ئەوانە کۆمپانیای خزمەت گوزاری بوون ئەو بابەتە نانگرێتەوە کەیسە نێودەوڵەتێک ئەو اتفاقی واشنگتنە بۆیە عێراق وا بە ئاسانی و سانایی ناتوانێت کۆتایی بە پرۆسسی نەوتی هەرێمی کوردستان بێرێت چونکە بۆچی یەکەم اتفاقی واشنگتن نابێت چۆی بە دادگایکی نێودەوڵەتی لەگەڵ کۆمپانیای نێودەوڵەتەکانە ئەم گرێبەسانێک لای کاتەوە باشە ئەمە پشتیوانێکی گەورەی بن دوو لە ناو گرێبەستەکانی کوردستانە خاڵێک بڕگەیەک تەزوید کراوە پێڵێن ثباتی تەشریعی جێگیری یاسایی کە ئەوەیە هەر یاسا و هەر گۆڕانکاریەک ڕوو بدات لە عێراق و کوردستانە هەرێمی کوردستان مافی ئەوەی نییە یا عێراق مافی ئەوەی نییە دەستکاری گرێبەستەکانی کۆمپانیای نەوتەکان بکات بۆیە بابەتێکی ئاڵۆزە وا بە ئاسانی ناڕوات لە لایەک تریشەوە کاتێک کە مادەی 140 جێبەجێ نەکرا لە 2007 و یاسای نەوتوغازی فیدرالی دەرنەکرا گروپی قەیرانی نێودەوڵەتەکان کە پێڵێن کرایسیس گروپ پێشنیارێکی کردووە یعنی ئەم بابەتەی هەناردی نەوتی هەرێمی کوردستان لە خۆی بابەتێکی وا کورد یعنی ها سەرڕۆیی نەکردووە لە خۆی بچی ئەم بابەتە بکات باش ئەم گروپە پێشنیارێکی کردووە پێشنیارەکە ئەوەیە دەڵێت کورد لە بەرامبەر ئەوەی کە هەر بابەتەکە ناوی چیە نەوت بەرامبەر زەویە کورد بێدەنگ بێ لە جێبەجێکردنی مادەی 140 چونکە بابەتێکی معقەد و تێچێنێکی هەرێمی و نێودەوڵەتی تایە لە بەرامبەر کورد نەوت فرۆشێت پێشنیاری کردو بە عێراق رازی بێت کورد بەمە رازی بێ و تورکیاش بەشدار بێت لەما بەوەی کە لە ڕێگەی تورکیاوە نەوت هەناردە بکرێت و ئەمریکاش مبارەکەی بکات ڕێک بابەتەکە لە کاتی خۆیان جێبەجێ کرا و هەموو لایەک رازی بوون و دەستی پێکرد و دوجارش عێراق لە ساڵی لە بودجەکانی 2018 و 2020 وانە هەمومان بینیمان چۆن بە یاسای بودجە شەرعەتی بە پرۆسسی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کرد باشە کاک ڕێبوار کاتە ئەمی کە جەنابە بەسی لێواکەی ئەو گرێبەستانی کە لەنێو هەرێمی کوردستانە کراون ڕەنگە بەرژەوەندیەکانی ئەو کۆمپانیایانیش کۆمپانیا جیهانیەکانیش بخاتە مەترسی و بڕیارێکی لەم جۆرە کاتە ئێستەی سەر ئەو کاریگەریە ئەو ڕەهاندا ناوخۆیانە نێودەوڵەتیانە دەریکیانە کە دروستی دەکا بڕیارێکی لەم جۆرە بەڵێ لە ڕاستیدا وەکو باسم کرد بابەتی گرێبەستەکان لەبەر ئەوەی ڕەهەندێکی نێودەوڵەتی هەیە عێراق ناتوانێت کۆتایی بەو گرێبەستانە بێنێ بۆی کە سوباتی تەشریعەکە باسم کرد جێگیری یاسایەکە و ئەو بڵێن پێشنیاری قەیرانی نێودەوڵەتەکان گروپی قەیرانی نێودەوڵەتەکان و ئەتیفاقی واشنگتن کە هەر کەیسێک لە بابەتی وەبەرهێنان لە نێوان وەبەرهێنێکی بیانی و دەوڵەتێکا ڕووبدات ئەبێت لە ئەم کەیسە لە دادگایەکی دەرەوە جێبەکرێ و عێراق لە ساڵی 2015 ئەم اتفاقی ئیمزا کردووە ناتوانێت بە هیچ شێوەیە دەست بۆ ئەو گرێبەسانە بۆ هەڵیانشێنەوە ئەوە یەک دوو لە 6 مانگ پێش ڕوخانی ڕژێمی بەعس لە پاریس 106 کۆمپانیای زەبەلاحی وەکو تۆتاڵ و شیفرۆن و ئێکسۆن مۆبیل و ئەو کۆمپانیای زەبەلاحانە کۆبوونیان کردووە و کۆبوونەوە سیاسەتی نەوتی ئایندە و جۆری گرێبەستی باش کە لە بەرژەوەندی ئەوان بێت
دیاری کراوە کە گرێبەسی مشارەکە بالئینتاج هاوبەشی لە بەرهەمێنان ئەمەی کە لە هەرمی کوردستان جێبەجێ کردووە باشە ئەم سیاسەتێکی نێودەوڵەتی لە پشت ئەنجامدان و واژۆکردنی ئەم گرێبەستانەوە بۆیە و ئاسان نییە عێراق بتوانێت ئەم بابەتە خوددا و عێراق هەر خۆشی لە گرێبەستەکانی چەند مانگی ڕابردوو لەگەڵ چین و ئیمارات کە ئەنجامیدا زۆرێکە لە ناوی نەناوە عقود المشارەکە بالئینتاج هاوبەشی لە بە ناوی ناوە تەنقیب والئینتاج بەس هەمان ناوەڕۆک و بە زیاتریشەوە بۆیە بابەتێکی قورسە و بابەتێکی ئاڵۆزە و هەموو ڕەهەندەکان پێکەوە تەدەخلی نێودەوڵەتی ئەوێت و عێراق ناتوانێت لەم بابەتا بەتاواتی سەرکەوتن باشە ئەمەکەمە دوا پرسیار کاک ڕێبوار کە لە سەروبەندی دەست بەکاربوونی ئەم کابینەی محەممەد شیع سوودانیە کۆمەڵێک ئاڵنگاریمان بینی کۆمەڵێک شت ڕوویداوە کە لە کابینەکانی دیکە جیاوازتر کە ڕەنگە چاوەڕێمان نەکردێ بڕیارێکی لەم جۆرەی هاتوۆتە سەر حکوومەتی عێراق چۆن نتوانێت محەممەد شیع سوودانی چۆن نتوانێت مامەڵی لەگەڵدا بکە و چۆن دەتوانێت هێندە نابێت کە لە سەردانێکی فەرمی لە تورکیا گەڕاوەتەوە چۆن دەتوانێت پەیوەندی دۆستانە لەگەڵ تورکیادا بە شێوەیەکی استراتیژی درێژە پێ بدات کە ئەم بڕیارێکی لەم جۆرە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی تورکیا نەبێت تاوکو لە داهاتوودا کۆمەڵێک بەرژەوەندی هەیە کە عێراقیەتی لەگەڵ تورکیادا نەکەونە بەترسی لە ڕاستە عێراق خۆی بەردەوام کێشەی لەگەڵ تورکیا بەتابەتی کێشەی ئاو کە لە وزە گرنگترێکە و ئێستا عێراق لە دۆخی مەترسیدارە و دەبینین دیجلە و فرات چۆن بە حاڵێک لەیان تورکیاوە چکارەساتێکی بەسەر هاتووە ئاڵۆزکردنی پەیوەندیەکانی نێوان تورکیا و عێراق ئەوەندەی تر مەسلەی ئاو ئالۆسرەکە و لە کاتێک و ئێسا کە ئابووری تورکیا لە داڕمانە و لیرە لە هەڵاوسانێکی زۆر مەترسیدارایە و حکوومەتی ئاکەپە لە بەردەم هەڵبژاردنایە چ بۆ تورکیا بۆ حکوومەتەکەی ئاکەپە و چ بۆ عێراق بروژاندنی بابەتێکی وەها ینی لێکەوتەی بۆ هەردوولا لێکەوتەی مەترسیداری بۆ هەردوولا لە بە قەنەعاتی من دەچوونی ئەم ڕێیا لەم کاتە لەوانەیە دڵخوازی هیچ لایەکیان نەبێت. بەڵێ بەڕێز ڕێبوار محەممەد کابڕێزیان ماستریان هەیە لە یاسای نەوتوغاز زۆر سپاس بۆ ئامادەبوون کاک ڕێبوار ماندوونێمی